اللي جابنا هنا شنو الامان والنظافه والاجواء الحلوه اللي عشناها هنا الحمد لله. وان شاء الله يديم الجمال والترتيب والاجواء الاحلى ان شاء الله، وكل سنه بعد احلى واحلى. هەتا بڵێ شوێنێکی دووگیر و خۆشە و ئاوهەوایەکی تایبەتی هەیە و ئاوێکیشی لێ و ئاوە زۆر بەناوبانگە و زۆر خۆشە. لەگەڵ کۆمەڵێ برادەرە هاتین جێیەکی خۆش بگۆڕین و کۆمەڵە وێنە بگرین و بۆ یادگاری بمێنێتەوە لە لامان. واحنا هسه بسف شنار متونسين، وادعو كل اهل بغداد يجون السليمانيه ويتمتعون بالمناظر الحلوه. ئێمە ئێستا لە بەردەم ماڵی گەورە شاعیری کورد شێخ ڕەزای تاڵەبانی وەستاوین. ئەو شاعیرەی کە بە 4 زمان کوردی و عەرەبی و تورکی شعری گوتووە و هیچیان لە هیچیان کەمتر نەبووە، و ئەو شاعیرەی کە بوونی نەبووایە ئەدەبی کوردی بە نوقسانی دەمایەوە. بەداخۆ ئێمە ئەمڕۆ لە بەردەم ماڵەکەی وەسانەوە تا ماڵی ئەو شاعیرە دەبوایە ئێستا مۆزەخانە بوایە، دەبوایە شوێنێکی سنتەرێکی ڕۆشنبیری بوایە، شاعیرانی کەرکووک بەبێ جیاوازی لێرە کۆ ببووناتەوە، بەڵام بەداخەوە بۆتە زبڵخان و نەکراوە نە بە مۆزەخانەیەک نە بە سنتەرێک. و 2 ساڵە بەزداعشەوە و ئەو ڕۆژایەوە ئەمە زۆر سوپاس حکوومەت هێرێمی کوردستان دەکەین، زۆر سوپاس پێشمەرگە دەکەین. ئەوەندە ئەو خاک و پیرۆزییان گرتەوە. ئەوڕۆ لەگەت چەند برادێک نییە کە ساڵانێکە دابڕاوین، لەگەت چەند برادێک کۆ بوویتنەوە هی خەڵکی گوندەکە هاتینە بۆ ماسیگرتن. ئێمە کۆمەڵێک گەنجین برادری خۆشەویست هاتینە ئەو زیەیەکەوە 2 ساڵە لە ژێر دەسەلای داعش بووە. ئێستاش برا پێشمەرکانمان ئازادی کردەوە و زۆر بەدڵخۆشیەوە دێن. ماسێکی زۆریشی تیان نییە، بەڵام ئێمە زۆر پێمان خۆشە، یعنی بەس ئەوە خۆشە بێنە کن ئەو زیەی ماسیگرتن شتێکی جوانە، یعنی شتێکی زۆر خۆشە. باڵەکان فرە شەبات